سڵاوتان لێبێ خۆشەویستانی گەڕێ میدیا سڵاو و ڕێز بۆیەوە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لەو دوی زرێبارەوە کاکە عەدنان گیانۆک و هەمیشە عەدنان مەریوانی عەدنانی دیجێ چەپکە گوڵێکی زۆر جوانەکە خۆی هێناوە هەرمەندێکی دەنگوڵاڵی دەنگخۆش کە ئێمە هەمیشە هەموو ڕۆژێک لە گەڕێن میدیا هەموو ڕۆژە لە ڕادیۆی گەڕێن جۆمان نەم دەنگە خۆشە بێت لای من پێم خۆشە پێی بڵم موسا مەریوانی بەسکۆی نازناکەی موسا گوڵانیە یاخوا بەخێر بێ کاک موسا سڵاو و ڕێزمێ بۆ خۆتان و بۆ بەرنامە جوانەکەتان یاخوا بەخێر بێ زۆر خۆشحاڵم باوەڕم پێ بکە ڕۆژانە هەموو ڕۆژێک لێرە لە گەڕان میدیا بەرەمەکانی تۆ پەخشەکرێەوە من هەشێک لەو گۆرانیانەی کە زۆر پێی سەرسامم گۆرانێکتە کە مەقامێکەڵێ لە شێوەی تقریبا هۆرەیە یا لە شێوەی ئەورامیە ئەوەی عەدنان گیان گۆرانی منتیقەیە و شارە زۆر خۆشحاڵم ئازان و خۆشەویستانم ئەمڕۆ بە تاکە تەنیا بەرنامەکە جێبەجێەکەین ینی هەم ئیشی مۆنتێری هەم ئیشی کامێرەمان دیارە تەنها کاکە دیاریەوان هاوکارمە بن لەبەرەوە هیوادارم لە کەموکوڕیمان ببوون کاگوران کادری ڕقم دوو کردێتەوە کامێرەی دوو سەرچاوم دەستی خۆش بێت خۆشەویستانم ئەچینە لای یەکەم بەرەمی کاکە موسا دوایی پرسیاری یەکەم لە کێوە خەریکیوانە حەزەکەم گوێویستی دەنگە زوڵاڵەکەی بن بۆی ئەو دەنگە خۆشە بناسن و ئەمڕۆ لە چاخانەکەی گەڕیان کاکە ئامانجیان چاخانەکەی ئاوادان کردوێتەوە بە چاجوانەکانی کە ئەم بەرنامەیەمە زیاتر مەبەستمان هونەری میلی ڕەسەنە کە جاران لە چایخانەکان لە هەموو شوێنەکان کاگەری و ئەمە پرۆزەکەم بکەیتەوە ئازێر نەبێت کە پێم وتی گەڕیان ئێمە پێشوازی لە هونەرمەندانی هەموو ناوچەکانەکەن پێش جەژن پێش ڕەمەزان ئێمە بەرنامەکە سێ حەڵقەمان پێشکەش کرد یەکەم حەڵقەی بەرنامەکەمان مامۆستای گەورەی نەتەوەکەمان کاک ناسر ئەزازی بوو دواتر ئازادی مەحمەفانی و کاوەی وەستەعالی چاخانەکەی گەڕیان هەروەها لە گەرمیانەوە کاک ئەحسان زیرەک و کاک ڕەمەزان گەرمیانی لێرە میوانمان بوون و ئەمڕۆژ لەو دیوی زرێبارەوە کاکە موسا گوڵانی لە لێرەوەی بەخزمەت ئەچینە لای یەکەم بەرەمی کاکە موسا و بە یەکەوە گوێبیستی فەرموو لەپاخستمی چاوە جوانەکە لەپاخستمی چاوە جوانەکە چەنێ شیرینە لەهجە جوانەکە چەنێ شیرینە لەهجە جوانەکە جاگەرگەرەکتە دەنگەکەم باز بێ ئەگەرە تاوێ دەنگەکەم باز بێ لەو دەم تەماچێ بە کەیفم ساز بێ لەو دەم تەماچێ بە کەیفم ساز بێ دەسماڵە بێنن بە تاوێ بگریم بێنن دەسماڵێ بە تاوێ بگریم بەناڵم بڕوایە بۆ عەرشی عەزیم بەناڵم بگە بە عەرشی عەزیم
خەی خۆزگا دۆز ئەبوو بە خاوەن قەرز لێم خۆزگا دۆز ئەبوو بە خاوەن قەرز لێم با ڕۆژێ سەد جار ڕێگرتایە پێم با ڕۆژێ سەد جار ڕێگرتایە پێم قەدیمیان وتیان قسایە بەجێم پێشینیان وتیان قسایە بەجێم قەرز کۆنە بێ بەڵام نافەوتێ قەرز کۆنە بێ بەڵام نافەوتێ دەسماڵ بێرێن بە تاوێ بگیرێم بێن دەسماڵێ با تێر بگیرێم شێوەی شێتەگیان ناچێ لە بیرێم شێوەی لەیلەکەم کەوتەوە بیرێم دەی نەزارگیانە هەزار وەی نەشێوێنە دەی نەزارگیانە هەزدار ئەخ نەشێوێنە خۆم بە ماشینی ئێجی بدڵە وەی دێمەوە پێشوایە خۆم بە ماشینی ئێجی بنازارگیان دێمەوە پێشوایە دەیە و فرێمێزگایە ئایانای وەی بۆ تۆم ڕێشتۆ دەی ئەو فرێمێزگایە ئایانای وەی بۆ تۆم ڕێشتۆ ئاخ کەسێ ئەیڕێ ێژێ نەزار کە برایان کوشتۆ دەی نەزارگیانە هەزار وەی نەزدار نەزمایە کایە تۆ بۆ مێردەگلایە کەو دڵە ئەیەخە بەزمایە کایە دەی بۆ گەڕەیمێ ئێرد نەزار ئەیەخە بەزمایە کایە دەیە و گریانە ئەی بۆ تۆم کردو ئاخە و گریانە وەی بۆ تۆم کردو دەی بۆ کەسێ ئەکرێ دڵە کە باوکی مردو دەی نەزارگیانە هەزار ئەخ نەزار نەزمایە کایە دەی بۆ کابرای مێ ئێرد دڵە
ويخ بزما أي بشوى قولا كون زرقان يخ بزما خۆشەویستانم بەڕاستی نازانم چیتان پێ بڵام لەبارەی ئەو دەنگە ڕستنەوە من ناڵم زۆر سەوداسەری و دەنگە جوانم زۆر سەرسامم بەو دەنگە جوانە پێشکەش بە جەنابتان و بە هەموو بینەرانی سەرم یاخوا بەخێر بێ بۆ چاخانەکەی گەڕیان ئێمە کەناومان نا چاخانەی گەڕیان مەبەستمان لەوەیە کە هونەری میلی ئەو هونەرە بۆ لە چاخانە لە دیوەخانەکان لە ماڵەکان لە ئەگلەنجەکان لە شەو ئاهەنگەکان لە گعدەیە ئێستا پێڵێن گعدە و گعدەیە تازە پێ بۆجینا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەسلی هونەری کوردی هەر ئەوە بۆ وەرە گوێ لە گۆرانەکانی حەسەن زیرەکی نەمر بگرەوە گوێ لە ماملێ بگرە وەرە گوێ لە برایمی قادری و ڕسوڵی نادری و هەمووی شەو دانیشتنە و ئەمەیە سوپاسی بێپەیانم ئاراستەی پیاوە پیرەکەی فەیسبووک لە سێوانی وایە پێوت پیرش نییە بەمەرجە لە من گەنجترە تا حەمومی پێنجۆنی دایما ئەم چەپکە گوڵانەی پێیەکە هەمومی جوانێ خۆ بەخێر بێ سەر چاومان هاتی بۆ خۆشەویستی خۆشمە مامە حەمومین بەڕاستی کاک حەمومین زۆر بەیەق بە هونەرەکەی کاکە موسا باوەڕ پێ بکە یعنی من زۆر دەنگ هەیە غەفار کرماشانی جەنابێت کاک موسا کاک بڵم چیتر کۆمەڵە کاکەکانەوەی کە ئەو دەنگە جوانانە کازم باشماکەین پێشتر بیست بوو بەڵام زۆر هونەرمەندی هەموو لە ڕێگی کاک حەمومینەوە بەڕاستی وایە خۆشەویستم هەمیشە ئەگەڕێ دەنگە جوانانە دۆزێتەوە خزمەتێکی زۆری هونەری میلی کردووە گە بڵێم بە قەدەر یەک ڕێکخراوە بە تەنیا خۆی خزمەتی کردووە جێگەی شانازیە بۆ نەتەوەکەمانەوە خۆشی دەنگێکی خۆشی هەیە کۆکێ بەرزتر کاک موسا گیان تۆ پێشتر زۆر شتم بینی وابزانم سەرەتا بەبێ موزیکە یا لە سەرەتاوە بەبێ موزیک یعنی بڵێم 15 ساڵ زیاترە بەس بە مۆسیقاوە 3-4 ساڵێک کاک عەدنان شتێک ئەگەر مێنەکە ئەو گۆرانێکی منتیقای ئەو شارە گۆرانیە ئەو باتەوە بۆ دنیا پاکەکەی کەلەپوریانی فۆلکلۆرێکی ئەوە جوانە ئەوە لە ئەسڵاهینی خوالێ خۆش بوو مامۆستا ساق قسقاپانیە یعنی لەگەل زاوای مامۆستا سێم هەموو سەفاییە ئەو گۆرانیە پێشتر بەڵێ بەڕاست من بەم دوایانە بە دەنگێکی تر ئاشنا بووم ناوی سید محەممەدی چەشمەند ئەوەتان بیستوە بەڕاستی ئەو دەنگەش هەر کابرایەکی سەیدی شەویش بوو سید محەممەد بەڵام هەر لە خەڵکی ناوچەی خۆتانە خەڵکی لەیلا خوسنەیە بەڵام بەڕاستی ئەو دەنگەش زۆر فۆلکلۆرە خۆشەویستان ئاماژە بێشتەیە من دوێنێ لە پێیجی گەڕێمیدیا بانگوازێکمان بڵاو کردەوە پێویستمان بە کارمەندی خۆبەخشەیە پەیامنێت پێشکەشکار مۆنتێر کامێرەمان زۆر کەس زەرفەی گرتبوو لە ژێرەوە نووسی بە زەرەتان نییە پارەشتان نین وتم بەرەوەڵا ئەگەر بشمانەنێ ئیشێکی باشەکەن یان دێ لە کۆمنتەکان بۆیان نووسی خۆ بۆ مزگەوت نییە برای باوکم من وەکو خۆم وەکو خودی خۆم دوێنێتوانم بڵم چاکێکم لەگە مزگەوتێکا کردوە بە حکمی شەکەم بەڵام چەند بۆ مزگەوت خێرەوەنەش بۆ کە لە پور و فۆلکلۆری میلەتەکە خێرە کارێکی جوان ئێمە خزمەتی میلەتی کورد دەکەین خزمەتی کولتور و کەلەپور و فۆلکلۆری کورد دەکەین ئەم میلەتیانەکە لە دەنی ئەم کوڕە گەنجە خۆبەخشەوە تا خۆی مە یەک دینارمان نەیەوە بۆ بەڕێزە نەبە کاکادان نەبە و بە خۆبەخش ژیان ئەوەی کە پێیانە هونەرە جوانە لێرە ئێمە ڕیکۆرد دەکەین ئێمە لە ئەنتەرنێتە لە سۆشیال میدیایە لە ناو چەناڵ یوتیوبە ئەمانە تۆم بۆ تۆماری مێژوو هێڵینەوە کاک دیاری حەسن بەس ڕادۆکە بکوژێنەوە کێشت نامێنێ ئێمە ئەمە بۆ مێژوو تۆمارەکەین بۆ نەتەوەکەمان یعنی ئێمە خزمەتێکی گەورە بە کللتور و کەلەپوری نەتەوەکەمانەکەین لەبەرەوە ئێوە بە کەمی سیر مەکەن ئەگەر تۆش بیت پارە بی بەم چەناڵە ڕەنگە پێویست ناکە بە تەنجەوەیە بە تالیقەوە بڵێ یا بڵێ بۆ خێرە بخوارە وەڵای ئێمەوە 2 ساڵ و نیوە هەموو کارمەندەکانی ئێرە بە مۆنتێر و کامێرەمان و پێشکەشکار و پەیامنێر و هەمووی خۆبەخشە ئەوی کە ئارەزوی گیانی خۆبەخشی کە ئەتوانێت بفەرمە بێت لەگەڕ ڕێمیدیا خزمەت کە بۆ مەرجانە کە ئێمە لێرە هەمانە ئێمە خزمەتی نەتەوەکەمانەکەین هەچینە لای گۆرانی ئەو شارەی کە ئاماژەیە پێ بارێک نەبێت خزمەت
جاگر میلک دل صد بدم بکسی دستم بقلکن و گشکاز بحر نرسی جاگر میلک اکوت خواب دم بای ایران کردم کنه اگری مالم بیوی ایران اغلی لودا اغلی علیلی پینجوی یعنی چی بیستوالی ایمان و نمان دیوی یعنی چی بیستوالی ایمان و نمان دیوی یعنی جاگر میلک باوان بدم باو امبولانس میتم گشکاز بیانی تدواو جاگر بابی تو من بچم باجی باقول علیم داوت خوال راسر اغلی لودا اغلی طوالي بيجوي يعني تشيو بيسوالي من وانا ما عندي يعني غريب غريب قشكازي غريب دياراني جاي غريب بواني وشو كناراني تخوا غريب وبي من خريك يا أمير تخوا مقر لو دنيا يا خي توبي ارمي اغلي لودا اغلي لدي ليلي هولي يري تشيبي سوالي يماني وانا مناني يري تشيبي سوالي يماني كنا مناني يري
سەختی و شیرینی ئەو چایە کوشت میخۆ دەستان خۆش بێ دەم خۆش کاکە ببوورە موسەجان زۆر سپاس کاک موسەجان ئەوە نەختێ ناسازم وەڵای قەی ناکەن زۆر زۆر خۆش بوو بەڕاستی قوربانت لێرە لە چاخانەکەی گەڕان کاکەمان جان دەستی خۆش بێ زوو چاکانمان بۆدانێ بەڵام ئێوە لەگە چای شیرینە زۆر چای هەم قڕ هەم دایمە بەقەنەوەی بە هەم نەختێ ئەوان چای ڕوونیژە خۆن ئەرە وەڵا وەڵا نەختێ قڕگیشم ناتەوە ئەو چایە شەکرەکە زۆرە یاخوا سەلامەت بیت ئیشەڵا کاکە ڕێبوار حەسی خۆشەویست پێشکەشکاری بەتوانین رادیۆ سێمانە لە ڕژی ناوڕێیان دەستان خۆش بێت خاتوبان عیرفان پێشکەشکاری رادیۆی گەڕیان لە دەستان خۆش بێت گۆرانی هاوڕێ و دۆستی گەڕیان میدیا و هاوڕێ هەمومان ئەوە ساو ڕێز خۆشەویستیم بۆ تۆ کاکە زەزا و سافی رادیۆی گەڕیان سەرکەوتوو بن کاک ڕێبوار مەدحەت جایەکترە لە سڵاو و ڕێزمان هەیە بۆ کاک زەزای گوڵ و ئەو میوانە خۆشەویستە بەخێر بێ زۆر زۆر سپاس یەکەم کاک گۆرانی شێستی ئاخر کاک زەزا بەداخەوە کە لەناو قەومی ئێمە مادە بووە بە گاڵتەجاری لە ئەڵمانیا خەڵک هەیە شادەی پرۆفیسۆری هەیە نەخۆشخانەی هەیە کە باشترین معاشی هەیە بەڵام بە خۆبەخشی چوە بۆ فەریقا لێوێ کار ئەکات بەبێ هیچ امتیازانی بە خۆڕایی جار بۆ پشتڕاستکردنەوەی قسەکەی تۆ کاک گۆرانجیان ئێمە تەقریبان لە مانگی ڕەمەزانە تیمێک هاتبوون لە فەڕەنسا و لە بەریتانیا و بۆ لامان ئەو تیمە بە خۆبەخش هاتبوون لە فەڕەنسا و هاتبوون لە بەریتانیا هاتبوون پێویستیان بۆ و کللتوری ئێمە هی هەموو ناوچەکان تۆمارکەن ئێمە هاوکاریمان کردن لێرە هاتبوون لێکە و قایمەی پێیان بوو لەناو لیستەکان سا و پۆستەوەی دارە پۆستەوەی دارەمان پێشکەشکردن کابرا زۆر خۆش خوێندەوە ئەلاوەسی ینی مەقسەی ئەڵاوەسی بۆ ئەڵاوەسیمان پێشکەشکردن ئەو هۆرەمان پێشکەشکردن سیاچەمانە گەرمیان کوێستان هوەری کاکەیی هوەری زەردەشتی هوەری یارسانی هەورامی ئەو هەورامی مەوێت لە ناو شتەکانە باوەڕتان بێت لە سەروسەمەرەکانەوە بوو داوای مەقامی سەفەریە کرد ینی مەقامی سەفەری سلێمانی ئەو بۆ شێوەیە هاتبوو لە فەڕەنساوە کە فەڕەنسیە کورد نییە ئێمە شکاڵێکی پێویستمان بە کارمەندی خۆبەخشە کابرا بە تەنز و گاڵتەمان پێکانە بۆ زەرەتان نییە وڵای قوربانە بەم زەرریشمان پێچێشە نییە ئێمە پیلانێکی زۆر زۆر گەورە هەیە لەسەرەوەی کە گەڕیان میدیا ڕابگیرێت مەسەلەن زۆر ئاستەنگمان بۆ دروستەکەن نازانم کرمی ناوخۆی لە ناومانە دروستەکەن ئەێ بە هەچ پیلانە بێت هەڵی تەکنیکی خەلەری تەکنیکی کێشەمان بۆ دروستەکەن بەس ئێمە هەر بەردەوامین حتا خوێن لە جستەمانە بێ هەتاکو گەرمی و تەزوو لە لەشمانە لەگەڵ ئەم تیمەمادونە ناسە خۆبەخشەی کۆمەڵی هونەری میلی کوردستان یەک بەیەکیان مژدەوەتان زینەی بەرنامەکانمان بەرنامەی زۆر جوانیتەیە لە ناو بەرنامەکانە بەرنمەیەکی تایبەت کە هەردوو خاتونی بەتوانای پێشکەشکار خات و پرشن و خاتونیان پێشکەشەکەن هاوشەوەی بەرنامەی جژنانەی گەڕیان ئێمە بەردەوامین بەرنامەکانمان ڕەنگاڵاترەکەین و ئێستا سپاس بخۆ بەدەلوی کە ڕادیۆی گەڕیانە تەلەڤیزۆنی گەڕێنشمان هەیە کە لە ماڵەکانتانە ئەمان بینین هەموو کات هەتا بتوانین خزمەتی کللتوری نەتەوەکەمانکەین کاک موساجان من بەڕاستی نازانم چی بە تۆ باسم کرد هەندێک بەرنامەی تۆمان دەستکەوتۆ زۆر لەگەی کاک عەدنانە هی دانیشتنوانەیە وەکو کلیپ زۆر کەم کلیپی جەنابم دەستکەوتەوە بەڵام ئێمە هەر ئەوەنە سەرسامین بەدەنیتەوە زۆر گۆرانەکانی تۆ باشەکەین هەندێکیان لەگەڵ کاک محیدین ڕەحیمیانە هەندێکیان خۆتی هەندێکیان لەگەڵ کاک حەمامینە زۆربەی لەگەڵ چێ داوای گۆرانیەکەم لێ هەیە ئەگەر مامۆستا موسا بتوانێت لە گۆرانیەکە وڵاکە حەمامینش داوای گۆرانی کرماشانی کردووە وەڵام حەزەکەم زۆرترین کات جۆمە لە گۆرانی خۆشەکانی بەڕێزت بێت ترگەرە گۆرانی کە حەمامینیشمان پێشکەش و سپاسێکی بەسەر چاو لە خزمەت هەرتەنانیشمان ماوە دەستماڵە بێنەوەی کە ساقی کردی گردی کۆچوانە بەدوێکاڵین گەڕانەکان بەدوێکاڵین بەس ساوی کە حەمامینی بۆ پێشکەش کن سپاسانەکەن بەسەر چاو کاگۆرانی شێخ سەدیق زۆر سپاس دەکەم ئەوەک دیزاینەر لە خزمەتانە ئەگەر چارمان نەبوو هەندێک شەو پۆستەری بەرنامەکانت بۆ نێرین هەرچەند ئەحمەد خۆشناوەتی ماڵی ئەوا بێ بۆ بەرکاستەوە سپاس دەکەم
بۆ چاوەکان مامە هەمومی پێشکەشی بێ لەسەر داواکاری خۆی پێشکەش. لەبەر ماڵەگەوەی هەڵم کیشنەدار لەبەر ماڵەگەوەی هەڵم کیشنەدار دوێتە ڕەحمت بوو بواتە کار خانم تەنەدیری تەناونیم تەنەدیری خانم وەژیر چانانی خەڵژیر چەنەدیری ئەگەر من درو نەوشم ئەو شەمەیل کەمەدیریە. ڕیاگەی کرماشاوان بتاشم وەچوم ڕیاگەی کرماشاوان بتاشم وەچوم ئاڕای یارەگەوم هەربای دەربێچوو خانم تەنەدیری تەناونیم تەنەدیریم خانم وەژیر چانانی خەڵژیر چەنەدیری ئەگەر من درۆ نەوشم ئەو شەمەیل کەمەدیریە. کرماشان فارسین یەزانم وەزوان کوردی هەورامی خەزان وەگیانم خانم تەنەدیری تەناونیم تەنەدیریم خانم وەژیر چانانی خەڵژیر چەنەدیریم خانم وەژیر چانانی خەڵژیر چەنەدیریم. دەستان خۆش بێ بەخێر بێنەوە ئەخوا بەخێر بێنەوە چاخانەکەی گەڕێنتانەوەدان کە خۆشەویستی پێشکەشتەکەی خۆشەویستان ڕۆ خۆشەویستانم من جارێکتر دووپاتێکەمەوە دەستگای میدیایی گەڕیان رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیان سۆشیال میدیای گەڕیان دەستگایەکی بە تەواوی ئەهلی بە تەواوی سەربەخۆیە سەر بە هیچ شوێنێک نییە ئەو بوختانانەوە ئەو سەوباسی لەولا ئەکرێ تەحەدا ئەکەین جاری تریش ئێمە لە هیچ شوێنەکەەوە دەعم ناکرین هەندێک جار نەبێ ئێستا بە نمونە ئەوە کە لێرە ئەم لۆگوانەماندانەوە پۆستەرە جوانانە ئەمە دامەزراوەی کەریمی عەلەکە
یا شخصی دکتۆر تەها ڕەسوڵ کە جاربەجارێک هاوکاری ئەم شوێنەی کردووە وەکو سەرمایەدارێکی نیشتیمانی دڵسۆزە جیناوەکو حیزب وەکو لایەن هیچ کەسێک دامیێمەی نەکردەوە تا دێرە چاخانەکەشی بۆ ڕازاینەوە بۆ پۆستەرە جوانانی کە پێشکەشی کردوین ئەو پۆستەری پێشکەش کردوین دکتۆر تەها ڕەسوڵ کە بەڕاستی جێ پێزانینی ئێمەیە یان ئێمە جارێکی دووپاتێکینەوە هیچ قسەڵۆچێک نامانوەستێن ئێمە بەردەوامین بۆ خزمەتی هونەر و کولتوری نەتەوەکەمان ئەم فارغۆنی قیتارە کە هات یەکەم جار بە تەنیا بووین ئێستا وەکو شەمانەکەی تقریبا 25-26-27 کارمەندی خۆبەخش لێرە لەگەڵمانەیە ئەتر هەیە ماندوو بێت لە نوێ ڕێگادا بەزێ هەیە بەردەوامە بێت تا ئەخیر لەگەڵمانەیە ئەوەی کە یەک ڕۆژ لەگەڵمانە بووە ئێمە دەسوچای ماچەکەین و زۆر سوپاس و پێزانینمان هەیە بۆ یەک ڕۆژ ئەگەر یەک ڕۆژ لەگەڵمان نابوو بێ ئێمە هەرگیز چاکی لەبیر ناکەین و سوپاسێکین و پێزانینمان هەیە بووی و ئامادەین لە هەچ بۆ نێک شەوە ڕێزانانی پێشکەشکەین ئەوەی کە داشە بەزێمان دۆ بێ هەر ماڵی ئەوە بێ سوپاسێکین هیچ دەسەڵاتێکمان نییە کاری خۆبەخش بە زۆر نییە ئەوەی کە بتوانێ بەردەوامە بێ ئەوەی نەتوانێت ڕەنگە نەتوانێت یان ئێمە زۆری تیانە وایە کاک بران لەگەڵ مایلەوانەیە هاوڕایت من چاو ماجەکەم کاکە بەختیاری نییە لەستاڵ لە میوانانی بەڕێز و لە ڕادیۆ جوان بۆ پڕهونەرە جوانەکە هیوادارم هەر بەردەوام بن خزمەتی هونەر و مۆسیقای میلی وەستا ڕەحمانی خۆشەویست هاوڕێ هەموومانە نمونە زۆر بەمام ئەزیزاجیان زۆر سوپاس دەکەم کاک ئیدریسی بێدارانی شەو پێشکەشکاری بەتوانای گەڕێن میدیا و ڕادیۆی سلێمانی ڕێز و سڵاوی و نادووە لەگەڵ گوڵا بۆ کاکە موسا و بۆ میوانەکە ئەحمەد خۆشناوەتی ڕێوبەری پێیج و پەیامنێر و دیزاینەری گەڕیان میدیا لە شاری هەولێری خۆشەویستەوە وەستا کاک ئەحمەد خۆشناوەتیشان ببوورەوە کۆمەتی وەستا ڕەحمان هاتە سەر شاشەکە نە بەخوام ڕۆ پەیوەندیتیان نیە نام بەتەنیام و هەندێک لە برادران هاوکار بن کاکە بورهان و کاک میرشاد و دیارە کاگامانج و کاگالان و هەموو کاکە خۆشەویستەکان لەگەڵ کاکە دیارە نەماتوانی پەیوەندی وەرگین بەڵام هەچ پرسیارێکتان نەبێت لە میوانە ئازیزەکەم لە کۆمنت بۆم بنووسن من لە خزمەتانە بەم چاوتان ماچەکەم ئێمە لێرە زۆر ماجیبی گۆرانیەشین ئەوەی کە باسمان کرد ئەو گەڕێنەکان دوو گەڕێنە داوی کە کابورانە میشێلێت بۆی نووسیتەوە وەرە نازانین ساقیگەری لەسەر زۆر خۆشحاڵە بین لە خزمەتانە بۆ پێشەوەش من زۆرم پێخۆش ئەگەر بەبێ مۆسیقا خۆت زۆر جار شتێگەڵی هەدیەک شتمان بەبێ مۆسیقا بۆی دەنگی تۆ بۆ دەرکەوێ بۆی بزانن منە لە خۆمەوە سەرستان بوو بەدەنگی کاک موسا زۆر جارم بینی هەر بەتاقی دەنێت هەنیشتووە زۆر جار بە دەفێکەوە بۆ زۆر جار بە تەنیا بۆیە بە دایرێکەوە بووە یەک کۆپلشتێکی بێ مۆسیقامان پێشکەش بکە تاکو کاکە عدنان گۆرانی کە حازرەکە ساخی گەرد گۆچەکە یاوەرە نازین بەمایکەوە مەمنونە بەسەر چاو ئەو مایکانم میکە ئەو بێڵەرەوە دەردەکەیەوە کرمانمی شەو مەیڵن من بمرم بێیاسینیم شەو هەرچەند گیانی خۆم بە دنیا نادەوم بەڵام تۆ بڵێ بۆ مەرگامادەوم بەڵام تۆ بڵێ بۆ مەرگامادەوم کردیە سەبەری دڵەگیان هەوگەز لەو شاڵەوە بەستیە لە پشتی کەسەگیان هەوگەز لەو شاڵەوە بووە بەکوێ خاژن ئەو گەورە ماڵەوە بووە بەکوێ خاژن ئەو گەورە ماڵەوە چینۆ کامیارەوەن بۆ توافعەکەشەوە بەشکم ڕەحمی بێ لێم نەکە حاشەوە بەشکم ڕەحمی بێ لێم نەکە حاشەوە ئەمانە زیزایی هەرێ تخواکەی هەلە مناڵیم هەتا بەرحەم
زمانم ڕابوارد بعمری بەتاو یا نەخۆشی ژینی خۆم حرام کردبوو بۆ جوانێکەوە دڵمی بردبوو هەرگیانە دڵی لێ سەندوم بۆ خۆی بردووە ئیتر نازانم کەسمەی چی لێ کردووە ئای 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 گۆرانەکانی تر کاکاتدان لەسەر چاو دەست خۆش دەمە خۆش قوربانە پێشکەش نازار نازنین نازار نازنین تخوا بە نازی قەسەم ئاورەکەی تۆیە بەربووە لە جەسەم ئاورەکەی تۆیە بەربووە لە جەسەم وەرە نازەنین یاری وەفادار وەرە نازەنین یاری وەفادار مەیلی ئەم ساڵێ چاکترە لە پار مەیلی ئەم ساڵێ چاکترە لە پار بۆ زۆر کەس گریام کەس نەگریابووم بۆ زۆر کەس گریام کەس نەگریابووم تەنیا و غەمباریم بێزارم لە خۆم تەنیا و غەمباریم بێزارم لە خۆم ساقی گەردی کۆچ جێرە دیارەنێ ساقی گەردی کۆچ جێرە دیارەنێ هەوماڵان پەرێن جەین تیزارەنێ هەوماڵان پەرێن جەین تیزارەنێ یاخوا نەیبینی فرمێسکی چاوم یاخوا نەیبینی فرمێسکی چاوم هەناسەی ساردم شێتە گیان دڵی شکاوم دڵ و دەروونم بە تاو جۆشی گرێ فرمێسکی چاوێ زوو خامۆشی کرێ فرمێسکی چاوێ زوو خامۆشی کرێ ساقی گەردی کۆچ جێرە دیارەنێ
ساقي قردي كوج يا ديارني هو مالا البريد جاي تزارني هو مالا البريد جاي تزارني لدواي قشمي شبقي قيا لدواي قشمي شبقي قيا نازل مشو من خوا شبقي كيا شو بالراية وشبق دماني شو بالراية وشبق دماني رجوا بوامني ومال بيراني رجعتو بوامني وسر قرداني ساقي قردي كوج يا ديارني ساقي قردي كوج يا ديارني هو مالا البريد جاي تزارني هو مالا البريد جاي تزارني دەستان خۆش یەک مەقام نەبوو نه باشە یەک دەستگایە یەک دەستگایە ئەوە کۆبلەیەکی موت دوایی دەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەم خۆش کاکە موساجیان دەست خۆش کاک عەدنانجان خۆشەویستان ئەمیشە گوڵ و دڵە نێرن کاکە ئیدریسی بێداران و کاک ئەحمەد ڕۆژناوەتی ڕێز و سڵاوم هەیە بۆیان خۆشەویستان ویستم ئاماژە بە یەکشتی تر بکەم چاخانەکەمان ڕازاوەتەوە بۆ پۆستەرانی کەیبینن ئەوە پۆستەری هونەرمەندانە پۆستەری ناودارانە پۆستەری شاعیران و ڕۆشنبیران و ڕووناکیان و کەسایەتیەکانی کوردە ئەوەندەی من بزانم لەسەر ئەرچی دکتۆر تاها ڕەسوڵ و نامەزراوەی کەریمی ئەلەکە ئەم پۆستەرانە نەمود نەخۆشم لەگەڵ کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت نزیکەی 1 ملیۆن لەو پۆستەرانە چاپ کراوە پێشکەشی زۆر شوێن و ناوادی هونەری کراوە ئەمە مەبەستی لەوەی ئەم ڕۆژە گەنجی ئەمڕۆ ئەمانە بناسنن کەسایەتیانە بۆ نمونەوە عوسمان هەورامی تایە حاجی بەشی تایە سلکۆ عەزیز تایە دڵداری شاعیری تایە زێوەر و حەمە ساڵاتدیدان و محەممەد عومەر عوسمان و فەتانەی وەلیدی یعنی بەڕاستی ئیشێکی ئەمەنە جوانە ئەوەنە خزمەتی کولتوری منەتەوەی کراوە ئەوەی من بزانم لەناو قوتابخانەکان و یا کۆمەڵگەی پەروەردەی ماگرێتە ناو قوتابخانەکانی پەروەردەی ماگرێتە ئەمانە هەموو لە ڕاڕۆ و لە هەموو شوێنەکان هەڵوەسراوە بۆی کە گەنجان و خوێندکاران و قوتابیانی ئەمڕۆ ئەم کەسایەتیانە بناسن کە بەڕاستی ئەوەنە خزمەتێکی کردووە نازان بێ ئەندازەیە فەرمو سەری وێنەکان پێن خۆتان بیبینن من دەستخۆشی لە دامەزراوەی کەریمی ئەلەکە لە کۆمەڵگەی پەروەردەی ماگرێت لە شەخسی دکتۆر تاها ڕەسوڵەکەم کاک عەدنان کاک موسا گۆرانی شاد ناڵێ دارەگەڕیان بڵێن یا شاد ئێمە تێر نابینین حەزەکەین چەند گۆرانێک زۆرترمان گوێ لێ بەشکێمە ڕێکۆرد دەکەین و تەلەڤیزیۆنەکە پێشکەشەکەینەوە بە خۆشەویستان یەکشتم بیر نەچێت کاک موسا نازانم چەند ڕۆژێرەوەم پێ نەوتراوە بەڵام ئەگەر ویستان وەکو ئێمە ئاوا لە نزیکەوە بۆ دەنگە خۆشە شاد ببن ئەوە توانن پەیوەندی بکەن بە دەستگای میدیای گەڕیانەوە لە کۆمنت ژمارەی کاک عەدنانتان بۆ بەجێڵی عەدنان مەریوانی کاک عەدنانی دیجێ ئەتوان پەیوەندی بکەن بۆ ژمارەیە هەتا لێرە بێ کاک موسا بۆی کە توانن دانیشتەکانتان لەگەڵ ئەو دەنگە خۆشەیە بڕازێنەوە بەڕاستی ئەمان کە ئەو سنوورانە بڕنێنە ئێرە هیوادارم بە دەستی بەتاڵ نەگەڕێنەوە و لێرە زۆرترین خزمەتیان کرێ عەدنان جام چینە لای گۆرانی شاد سەرچاو
داي وصل شبيوان خانم بلا توني شو داي وصل شبيوان خانم بلا توني شو كل قلم يا مارو بخوا زريفي بكيشو نرميني وبعيبك بالا بر زريفك نرميني وبعيبك بالا بر زريفك دايما بجيز دايما بجيز يسدلك دابك يسامي دابك داي داي بالا لويني كرا بالا لويني خانم عصاي درويشا داي بالا لويني خانم عصاي درويشا كرا صلاة ولا قردون بخوا نقشتي كيشا نرمي وبعيبك بالا بر زريفك نرمي وبعيبك بالا بر زريفك دايما بجيل بومن بجيل يساد الهدابك يساد الهدابك نبي 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 نادم نبي 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 نادم سري كلهم دقير بادم تخاتو زين من كامم تخاتو زين من كامم قرباني بمجا وسيرة هرم شومن مواليرة فرماني أكمان بيبس بيرة فرماني أكمان بيبس بيرة نبي 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 نادم نبي 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 نادم سري كل مدقر بادم تخاتو زين من كامم تخاتو زين من كامم جيان بجي صلاة وليبي دي جي جيان بجي قسم بسورتي عامة قسم بسورتي عامة دايما اطلقكم فريدا خامة جنبي دوسم عميرم كامة جنبي دوسم عميرم كامة نبي 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 نادم نبي 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 نادم سري كل مدقرين بادم تخاتو زين من كامم من كامم يا أخوة بخير بينوا دستان بوش بيه قربان خوشويسي كشكشتا اما ارچی می دلی خلق خوش بین دو محنته خوی محنت یک روی کرده همو جیانه و شرایط ایسته هیا
لەو پەڕی دنیا هەیە بەڵام کاریگەری لێرە هەیە لە ڕۆژهەڵات هەیە لە هەموو شوێنەکە هەڵێ وایە بۆ هەروەها ئەوەی کە ئیبینین بە چاوی خۆمان ئەم هەموو ماڵوێرانی و ئەو قەیرانە ئابووری ڕووی کردێتە ئەم ناوچەیە هەموو پێوەی دڵمان ناخۆشە بەڵام هیوادارم ئێمە بتوانین ئێمە وەکو هونەرمەندان وەکو هونەرمەندانەکەی ناو کەشتەکەی تایتانیک کە پێشوی نغڕۆ ببێ هەر دڵی خەڵکیان خۆشەکە ئێمە ئەرچی ئێمەوەی دڵی ئەوە خۆش بکەین ئێمە نەیەڵینەوە خەمبار بن بۆیە ئێمە بەردەوامین کاک موسا من جابەجارێک هەندێ گرتەی ڤیدیۆیم لە تۆ کاک محەدین یا کوڕێک شمشاڵێک لێ کورداواری لەگەڵ زەڕێکە یەک دوو گۆرانی شادی تێیە ئێتە نازانم مەگەر گۆرانی شادی تر دەبێکێن بە دیاری بەرنامە دیارە کۆتایی بەرنامەیەکە تۆ هیچ شتێکت مابێ بۆ ئەم من لە خزمەتە گەڕیان هیچ وتەیەکە تەبێ خۆشەویستی گلەیەکی لێمان نەبێ هەر شتێکە دەستخۆشی بەرنامەکەشتان لێ یەکەم و زۆر شیا و زۆری ڕازاوی و زۆری جوانە بەرنامەکەتان دەستخۆشیتان لێ یەکەم ومانوو نەبوونیتان پێ ببوورە لە هەندێکەکەم و کوڕیان ڕۆ تەکنیشیمان لەبەرەوەی بەڕاستی هەندێک لە ستافەکانمان لێرە نەبوون بەڕاستی بێ داوای لەبوونەکەین کەمێک داخل بن کە توی ناو بەرنامەوە ئەمەوێ کاگوران زوو تەشی دەکاتەوە کە سوپاسی بە پەیانم بگەنم بە کاکە عەدنان مەریوانی عەدنانی دیجێ کە هەمیشە هاوکاری هەمیشەی گەڕێمیدا بۆ لێ سەرەتای دامەزرانیەوە چۆن کاک حەمومین هیچ کات بەدەستی بەتاڵ نهاتوە دایمە دەستی بە دیاری بۆ جاران هەن و بەدەستی بەتاڵ نەڕۆی بێ دیاری پێویستە بۆ یادگاری دایما کاک عەدنان دیاری دەستی ئەو بووە باشترین هونەرمەندەکانی هێناو بۆ ئێرە و بەیەکەوە ڕۆژی خۆشمان پێ بەلای خۆمەوە هیچم نەماوە ئەمڕۆ سوپاسی سەرجەم سافی پشتی کامێرە و هەموو ستافمان دوونە سوخۆبەخشەی گەڕیانەکەم بە تایبەتی کا هەمومین پێنجێنی و کاگۆرانی شاد لەسەری گۆران هەورامی کامڕۆ پشتیوانمان بوو کاگوران کاگشاد کاگامات کاگاران کاکە دیاری سپاس بۆ هەمووتان سپاس بۆ ئەحمەد خۆشناوەتی بۆ کاکدابان بۆ هەموو خۆشەویستانی کەم ڕاوکار بوون سپاس بۆ کاکە عەدنان و کاکە موساجیان خوا بەخێر ئەگەر لەگەڵ چەند گۆرانی شادە بە دوای کات تێڵچش بکەن ئێمە چینە کۆتایی بەرنامە لەگەڵ دیارە جوانەکەی کاکە موسا خوا بەخێر لێرە وسڵاو هەتا کۆگەیتەوە ئەو دوو زرێبار سپاس شاو ماچک باشا مالكوا لدواني وروح باشا مالكوا لدواني وروح عجل هالميقير خصني يا شايه عجل هالميقير خصم يا دريايه مالبار بواري بلا منايا مالبار بواري بلا منايا جان جانا كراس رجع بمقري ما مروح جان جانا كراس رجع بمقري ما مروح بهلك الشمال لدواني وروح أدا لقونا لدواني
بدرزي تيجو تنكا دايما باسوا سينا وممكا دايما باسوا سينا وممكا جانديانا كراز رجع بمقري ما مرو جانديانا كراز رجع بمقري ما مرو باشا مالركوا لدويني ورو باهويك شمام لدويني